سڵاو چیا بڵێ دیارە ئەمە یەکەمین ئۆپەراسیۆنی هاوبەشە لە نێوان هێزەکانی پێشمەرگە و هێزە عێراقیەکاندا کە لە دوای ئەو ڕێکەوتنانەیان ئەو لێگەیشتانەی کە هەبوو بۆ یەکخستنیان بۆ ئەنجامدانی چەند ئۆپەراسیۆنێکی هاوبەش لەو سنوورانەی کە کەوتە نێوان هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی سوپای عێراق کە بە بۆشایی ئەمنیدانرێن لە نێوانیاندا. دیارە لەو چوارچێوەیەشدا گەورەترین شوێن کە یان گەورەترین مەودای بۆشایی ئەمنی کە لە نێوان هێزەکانی پێشمەرگە و هێزی عێراقیەکاندا هەبێت ئەو ناوچەیەکە دەکەوێتە نێوان قەزاکانی کفری بۆ دروستخورمات و لە نێوان هەرێکە لە هێزەکانی پێشمەرگە و هێزی عێراقیەکاندا ئەمە ئستقلال کراوە بە وتەی هێزە ئەمنیەکانی پێشمەرگە و هێزەکانی سوپای عێراقیش لەلایەن گروپە چەکدارەکان بە تایبەتی گروپی چەکدارانی داعشەوە بۆ ئەوەی کە زیاتر لەوێ خۆیان ڕێک بخەنەوە. دیار ئەمە لە ماوەی کەمتر لە هەفتەیەکدا ئەمە دووەمین ئۆپەراسیۆنێکە بۆ ئەو سنوورانە ئەنجام بدرێت. ئۆپەراسیۆنی چەند ڕۆژی ڕابردوو لەلایەن پێشمەرگە و هێزەکانی هاوپەیمانانەوە بەبێ هێزی عێراقیەکان ئەنجام درا. لە شەودا ئۆپەراسیۆنێکی بەرفراوان ئەنجام درا. هێزی ئاسمانی هاوپەیمانان لە سەرەوە بە فڕۆکە لە ئەو گروپە چەکدارانیاندەوە هێزی پیادەی هێزەکانی پێشمەرگە شێرشیان کردنە سەر باسییان لەوە کرد کە 8 چەکدار کوژرا بوو لەو هێرشەدا و ژمارەی ئۆتۆمبیل سووتێنرا بوون لەگەڵ مۆڵگەیەکی چەک و تەقەمەنی ئەو گروپەدا. لە ئەم ڕۆژدا هێزەکانی پێشمەرگە ڕاگەندراوێکیان بڵاو کردوەوە کاتیدا وەک پێشتر تۆش باست کرد لە هەواڵەکەدا هێزەکانی کۆماندۆ و لیوای 144 پێشمەرگە بەشداریان کردووە لەگەڵ هێزەکانی هاوپەیماناندا بە فڕۆکە لیان داون ئەمە لە باکووری ناوچەکەەوە کە هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی هاوپەیمانان بەم شێوە ئۆپەراسیۆنەکەیان کردووە. باس لەوە کرێت ئەمان توانیوێنە دەست باسەر مۆڵگەیەکدا بگرن کە کارگەیەکی گەورەی دروستکردنی بۆمبی تێدا بۆەوە توانیوێنە دەست بەسەرم کارگەیەدا بگرن. ئەمە لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە هاوکات هێزی عێراقیەکانیش کات دژە تیرۆر و سوپای عێراقی بەشداریان کردووە لە بەشی باشووری ناوچەکەەوە هێرشیان کردووە بۆەوەی ئۆپەراسیۆنەکە لێک بداتوە تەواوی ناوچەکە ڕووماڵ بکرێت لا ڕووی ئۆپەراسیۆنە سەربازیەکەەوە باسییان لەوە کردو ئەوانیش ژمارەیەک ئۆتۆمبیلی چەکدارانی داعش لەوێت یەکشکێنراون و باسییان لە کوژرانی ژمارەیەک چەکداری داعشیش کردو. ئۆپەراسیۆنەکە تا ئێستاش بەردەوامی هەیە بەم شێوەیەوە. ئەمە چەندین ئۆپەراسیۆنی دیکەش لە ڕابردوودا کراون بەڵام شەڕ و ڕوبەڕووبوونەوە ڕووی نەدابوو لە زۆربەی ئەو ئۆپەراسیۆنانەی کە پێشتر کراون. بۆ ئەمڕۆژ تەنها هێزە عێراقیەکان واتە دژە تیرۆر و لیوایەکی سوپای عێراقی کە لە باشوورەوە هێرشیان کردو باسییان لەوە کردووە کە ڕوبەڕووبوونەوە هەبوو ژمارەیەک چەکداریان کوشتووە لەگەڵ سوڵتاندنی چەند ئۆتۆمبیلێکی گروپە چەکدارەکان بە تایبەت گروپی چەکداری داعش و سنوورە. بەڵام هێزەکانی پێشمەرگە ڕایان گەیاندووە هیچ ڕوبەڕووبوونەوەیکیان توش نەبووە کە لە کاتژمێر 5 بەرەبەیانی ئەمڕۆ ئۆپەراسیۆنەکەیان دەست پێ کردووە. تاوەکو ئێستاش ڕوبەڕووبوونەوەیەک نەبووە تەنها ئەوە بۆ کە توانیوانە لە نزیک قوڕی چای کە گوندێکە لە ڕۆژئاوای خەزای کفری لەوێ توانیوانە دەست بەسەر ئەو مۆڵگەیەدا بگرین کە بەشێکی زۆر لە چەک و تەقەمەنی تێدا بوو و کارگێکی گەورەی دروستکردنی بۆمبی تێدا بۆ تا ئێستا زانیاریەکان تا ئەم دەقەکە هێشتا ئۆپەراسیۆنەکە تێدا بەردەوامە ئەمە بوو چییە؟ وڵای گەرمیان سپاس بۆ خستنەوەی تەواوی